لە شاری سلێمانی بە خۆشحاڵیەوە ناوەندێکی ڕۆشنبیری تایبەت کرایەوە وەکو وەزانین کە پایتەختی ڕۆشنبیری خاوەنی دەیان قەڵەمی زۆر جوان و تایبەتن لە نێو ئەدەبیاتی کوردیاوە هەمیشە قەڵەمەکانیان و نووسینەکانیان بە زیندوی ئەمێنێتەوە. دیارەیەکێک لە کەسایەتی هەرە دیارەکانی نێو دینی ئەدەبیاتی کوردی ئەویش دکتۆر عەیزەدین مستەفا ڕەسوڵە کە خاوەنی چەندین نووسین و چەندین بابەتی بڵاوکراوی ئەدەبی تایبەتە. لە شاری سلێمانی ناوەندێکی ڕۆشنبیری بە ناوی دکتۆر عەیزەدین مستەفا ڕەسوڵ لە مەراسیمێکی شایستە بێگومان کرایەوە بەدەیان کەسایەتی هەم سیاسی و هەم هونەری و ڕۆشنبیریش دوێنێ لە مەراسیمەیە ئامادەبوون. بێگومانکردنەوەی شوێنێکی تایبەتی ڕۆشنبیری لە نێو شاری ڕۆشنبیری و پایتەختی ڕۆشنبیریە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە چ بتوانرێت کە تەواوی نووسراوەکان و تەواوی بابەتە ئەدەبیانی هەم پەیوەستن بە دکتۆر عەیزەدینەوە یاخود پەیوەست بن بە تەواوی نووسەرانی تریشەوە بتوانێت لە ناوەندێکی لەم شێوایە بپارێزرێت و بۆ داهاتووش بتوانێت سوودی لەبەربرێت و کاری لەسەر بکرێت. ئێواری دوێنێ یەکشەممە سیدا ناوەندی ڕۆشنبیری دکتۆر عەیزەدین مستەفا ڕەسوڵ با دیزاینێکی کلاسیکی کریکی و بە شێوەیەکی ڕسمی کرایەوە. پەردە لەسەر 4 پەیکەری برۆنزی کۆچکردوانی گەورە محەممەدی مەلاکەریم، دکتۆر عەیزەدین مستەفا ڕەسوڵ، عەبدوڵڵا گۆران و شێرکۆ بێکەس لادرا. پەیکەرەکان بە مادەی برۆنز بە شێوازێکی هونەری جوان دروستکراون و بینایی ناوەندیش خرایە بەرچاوی میوانان. لە مەراسیمەکەدا چەندین کەسایەتی دیاری هونەری و ئەدەبی و سیاسی ئامادە بوون و بەشداریان لەو بۆنە ڕۆشنبیریەدا کرد.